ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ 27 تشرینی دووەم ساڵیادی دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستان لەلایەن ستافی رادیۆ دەنگیگەلتان لێ پیرۆزبایی دەکەم. سەر ساڵە فەکێکە ئەزمان دەنێرم میلیۆنان ئینسانی کورد پرخۆت پێرانە بزانە بوون دل و باوەری پێرانە هونجی پر تشتا دەخوازنە برا بخوازن چه قەس دەخوازن برا بخواز خواهد یەک کرد چه قەس خوازکەرە یەک بقەس شەر بکرد و چه قەس شەر بکەنجی بقەس وڵاتی خواه بکرن ئازادیا خواه بکرن ئیسا ژڕایگەرە سەلام و سەرکەر دیوانی هاوسەرۆکایەتی کۆنگرەی گەل پەیامێکی پیرۆزبایی با بۆنەی ساڵیادی دامەزراندنی پەکەکە بڵاو کردەوە و ڕێگەیان پەکەکە سەر لە نوێ لە دایکبوونەوەی گەلێکە کە هەبوونی لێ و بەرگیرابووەوە ئەو هەروەها ئاماژەی بۆشدا لا 47مین ساڵی تێکۆشاندا ئازادی جەستەیی ڕێبەراتۆ مسووگەر دەبێت. دیوانی هاوسەرۆکایەتی کۆنگرەی گەل پەیامێکی با بۆنەی 46مین ساڵیادی دامەزراندنی پەکەکە بڵاو کردەوە و ئەو ساڵیادەی لا ڕێبەراپۆ و شەهیدانی دۆزی ئازادی و گەلی کورد پیرۆز کرد. کۆنگرەی گەل ڕایگەیان بەرلا دروستبوونی پەکەکە هەموو سەرهەڵدانەکان لە ناوچوون هیواشکا بوو گەلی کورد لا دۆخی ڕادەستبووندا بوو. بە تێکۆشانی ئازادی گەورەی پەکەکە کۆتایی بە پاکتاوکردنی گەلی کورد هێنرا. هەروەها پەکەکە سەر لە نوێ لە دایکبوونەوەی گەلێکە کە هەبوونی لە وەرگیرابووەوە. کۆنگرەی گەل ئاماژەی بە تێکۆشان بۆ بەدیهێنانی ئازادی جێستەیی ڕێبەرۆجەلان کرد و ڕایگەیان پارەدایمی کۆمەڵگەی دیموکراتیک با دروشمی ژنجیان ئازادی گەیشتە هەموو جیهان. لە 46مین ساڵیادی دامەزراندنی پەکەکەدا پێکۆشانێکی گەورە بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان بەڕێوە دەبرێت. با پێشنگایەتی گەل و دۆستەکانمان ئەو هەڵمەتە نێودەوڵەتیە بەڕێوە برا. ئەو هەڵمەتە بە ئازادی جەستەیی ڕێبەر ئۆجەلان تاجدار دەبێت. هەروەها کۆنگرەی گەل داوای لە هەمووان کرد کە بە جۆش و خۆشەوە بەشداری لە ئاهەنگ و چالاکیەکان بۆ پیرۆزکردنی ساڵیادی دامەزراندنی پەکەکە بکەن. تاژێ ڕایگەیان 46مین ساڵیادی دامەزراندنی پەکەکە لە شنگالی ڕزگارکرا و ئارام بە ڕۆحی ژنجیان ئازادی پیرۆز دەکەین. تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ بابۆنەی 46مین ساڵوەگەری دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاندووە بە ناوی تەفگەری ئازادی ژنانی زەدی 46مین ساڵوەگەری دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستان پیرۆز دەکەین لە ڕێبەراپۆ و گەریلاکانی ئازادی و لا گەلی وڵات پارێز و بەرەنگار بوو لە کۆمەڵگەی زەدی و تەواوی مرۆڤایەتی. هەروەها ئێمە لە شەهیدی یەکەم حەقی قەرار هەتا ئاسیا و ڕۆژگەر تەواوی شەهیدانی شۆڕش باڕێز و حرمەتەوە بەبیر دەهێنینەوە. تاژێ جەخت دەکاتەوە ڕێبەر و جەلان بە دامەزراندنی پەکەکە ژیانێکی نوێ هیوا ئامانج و جیهانێکی ئازادی پێشکەشی مرۆڤایەتی و ژنان کرد و بەرامبەر پلانی گەورە کە لە کەسایەتی ڕێبەر ئاپۆدا بەسەر تەواوی ژن کۆمەلگا و مرۆڤایەتی ئەنجامدرا. گەلانی پەکەکە بوون بە ڕۆحی پارەدایمی ڕێبەراپۆ و 26 ساڵە خەباتێکی مێژووی و بەهەیبەت بەڕێوە دەبن. هەروەها تاژێ دەڵێت پەکەکە بە پێشڕەوی ژنان بۆ هەموو پێکاتە باوەڕ نەتەوە ژن و گەلانی ژێردەست جەنگیڕەوە و مافداری ئازادی بەڕێوە دەبات. سەرەتا دژی فاشیزمی دەوڵەتی تورک و هەموو هێزە زاڵەکان لا مێژووی گەلاندا جارێکی دیکە بەرخۆدانی مێژووی دەنووسێتەوە. لەسەر ئەم بنەمایە ئێمە دەڵێن هەتا ئازادی جەستەیی ڕێبەر ئۆجەلان بەدیدێت بە هەموو هێزمان کار دەکەین و تێکۆشان دەکەین. لەم ڕێگایەدا قوربانی دەدەین و هیچ پلان و هێرشێک پاشگەزمان ناکاتەوە. لە هەڵکوتانی پۆلیس بۆ سەرماڵی هاوڵاتیان لا شارۆچکەی عەربانی ناوچەی هەزەخی شەرنەخ ئەندامی ئەنجومەنی گشتی دەم پارتی لا شارەکە مزەیەن ئینان و دوو کەسی دیکە کە ناوەکانیان نەزانراوە دەست بەسەر کراون. هۆکاری دەست بەسەرکردنەکەیان نەزانراوە و هەر سێ کەسەکە بۆ بەڕێوەبەرایەتی ئەمنیەتی شارەکە گواستراونەتەوە. هەروەها دوێنێ لە ئەنجامی هەڵکوتانە سەرماڵاندا لە شەرنەخ 20 کەس دەست بەسەر کرابوون کە یەکێکیان منداڵێکی تەمان 7 ساڵ بوو. بە دەستگیرکردنی ئەم سێ کەسە ژمارەی ئەو کەسانی کە لە ماوەی 24 کاتژمێردا لە شەرنەخ دەستگیر کراون گەیشتووەتە 23 کەس.
جەنگاوەرانی ئازادی کوردستان ماک ڕایانگەیاند کە لە چوارچێوەی هەڵمەتی پیرۆزکردنی 46مین ساڵوەگەری دامەزراندنی پەکەکە و پەرەدان بە شەڕی ئازادی چالاکیان ئەنجامداوە بە گوێرەی ڕاگەیاندراوەکەی ماک لە 22 تەشرینی دووەم بە یاری ئاگرین لە ناوچەی گەڤەری جۆلەمێرگ جەژنی ژیانەوەی گەلی کورد پیرۆز کراوە. هەروەها لە ئێلح ئاماژە بەوە کراوە کا پۆلیس لە 23 تەشرینی دووەم هێرشی کردوتە سەر گەڕەکەی حوزوری شاری ئێلح کاتیایدا ئاگری پیرۆزکردنی جژنی ژیانەوە هەڵکرا بوو بەو بۆنەوە پێکدادانی درێژخایەن ڕوویداوە و ئاماژەیان بەوەش کردووە کە جەنگاوەرانی ماک با بۆمبی مۆلۆتۆف و یاریە ئاگرینەکان وەڵامی پۆلیسیان داوەتەوە. هەروەها لە بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بە مێرسین کراوە و ڕایانگەاندووە لە 25 تەشرینی دووەم لە ناوچەی ئاکدنیزی مێرسین چالاکیان ئەنجامداوە و ئاڵای پەکەکە لە گەڕەکی چای هەڵواسراوە و لە کۆتایی ڕاگەیاندراوەکەدا ماکڕای دەگەێنێت 46مین ساڵوەگەری دامەزراندنی پەکەکە بە تایبەتی لا ڕێبەر ئۆجەلان شەهیدە قارەمانەکان و هەواڵانی بەرخودێری زیندان و سەنگەرەکانی بەرخۆدان و گەلی وڵاتپارێزی کوردستان و هەموو مرۆڤایەتی پیرۆز دەکەین گەریلاکانی ئازادی کوردستان لە هەرێمەکانی زاپ و ئاواشین و مەتینا لە پێناو کەرامەت و بوونی گەلێکدا تێدەکۆشن. بەو بۆنەوە داوا لە سەرجەمگەل و دۆستانمان دەکەین کە 46مین ساڵیادی دامەرزاندنی پەکەکە بە جۆش و خۆشەوە پیرۆز بکەن و خاوەنداری لە بەرخۆدانی گەریلا بکەن. لە لایەکی تریشەوە جەنگاوەرانی هەبەدەها ڕایانگەیاند با بۆنەی پیرۆزبایی 46مین ساڵوەگەری دامەزراندنی پەکەکە لە ئێزمیر ئاگریان لە کارگەیەکی فاشیستان بەرداوە. جەنگاوەرانی سینان دیرسیمی بزوزنەوەی شۆڕژگێڕی یەکگرتووی گەلان هەبەدەها سەبارەت بە ئەنجامدانی چالاکیەکان لە ئێزمیری تورکیا ڕایانگەیاند با بۆنەی 46مین ساڵیادی دامەزراندنی پەکەکەوە لە گەڕەکی ئیسابەیلی ناوچەی سەلجوقی ئێزمیر ئاگریان لە کارگەیەکی بەرهەمهێنانی پلاستیک کە خاوەنداریەکەی دەگەڕێتەوە بۆ کەسێکی فاشیست بەرداوە و ئاماژەی بەوەش کردووە چالاکیەکە با تەکنیکی تایبەت ئەنجام درراوە بەهۆیەوە کارگەکە بە تەواوی سووتێنراوە. ڕەشبگیری پۆلیسی دەوڵەتی تورک بەردەوامە و 4 کەس لە دێرسیم لەسەر بەشداربوون لە ئیدارەکردنی قەیوم دەست بەسەرکراون و زینداری کراون. سەرۆکی نووسینگەی یاسایی دێرسیم کۆدات ڕایگەیاند سکاڵا لەو بەرپرسانە دەکرێت کە لە کاتی دەست بەسەرکردندا ئەشکەنجەیان ئەنجامداوە و چاوپۆشیان کردووە. هەریەکە لە شیار ئاتەش ئاینورجان وەلی ئایکۆڵ و ئەندامی سندیکەی کارمەندانی تەندروستی و خزمەتگوزاری کۆمەڵایەتی دێرسیم بە بیانووی بەشداریکردن لە چالاکی شەرمەزارکردنی ئیرادا دەست بەسەر کراون و ڕەوانەی دادگای دێرسیم کراون. زانراوە پۆلیس لە بەرامبەر ئەو کەسانە کە خۆ پیشاندانی ئاشتیانیان ئەنجامداوە و هێزی زۆری بەکارهێناوە و ئەشکەنجەی داون و دەست بەسەری کردوون. هەر لە دێرسیم ناڕزایەتی لا دژی زەوتکردنی شارەوانی دێرسیم بەردەوامە و دانیشتوانی شارەکە دەڵێن دێرسیم هەرگیز سەریدان نەنەواندوە و هەرگیزیش سەردانا نەوێنێت. دانیشتوانی شارەکە ناڕزایەتیان بەرامبەر بە دانانی قەیوم دەربڕی و ئاڕایانگەیان ڕژیمی قەیوم و دەست بەسەرداگرتنی ئیرادە قبوڵ ناکەن و دەڵێن خەڵکی دێرسیم هەرگیز سەری نەوی نەکردووە و لا دژی سیاسەتی قەیومیش سەری نەوی ناکات. ئەمڕۆ ئاژانسی وڵات لە ئامەدی باکووری کوردستان بە زمانی کوردی و بە دروشمی دەنگ و ڕەنگی وڵات دەستی بە وەشانی خۆی کرد. ئاژانسی وڵات بە متانە دەستی بە وەشانی خۆی کرد و نووسیوێتی لە جوگرافیای ئێمەدا ڕووداوی گرنگ ڕوودەدەن و کوردان لە پرۆسەیەکی مێژوویدان لە مێژووی گەلاندا ڕۆژانی گرنگ هەن. ئێمەش لە ڕۆژێکی لەم شێوەیەدا بۆ مێژوو دەست بە وەشانی خۆمان دەکەین. هەروەها ئاژانسی وڵات ڕایگەاندووە بڵاوکردنەوەکانمان بە تەواوی بە کوردی دەبێت و ئێمە بە زاراوەکانی کوردی کرمانجی و کرمانچکی دەست بە وەشانی خۆمان دەکەین و ئامانجمان ئەوەیە کە لە داهاتوودا بە هەموو زاراوەکانی کوردی وەشان بکەین.
ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا لا ماڵپەڕی فەرمی خۆی ڕاگەیاندراوێکی سەبارەت بە ئۆپەراسیۆنە سەربازیەکانی هێزەکانی ئەنجومەنی سەربازی منبەج لا گوندەکانی ڕۆژاوای شاری منبەج دژی گروپە چەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بڵاو کردەوە. قەسەدە ڕایگەیاندووە لا چوارچێوەی مافی پاراستنی ڕەوا لە بەرامبەر تاوان و هێرشەکانی دەوڵەتی تورک و گروپە چەتەکانی هێزەکانمان بە هەموو یەکە سەربازیەکانیانەوە زەنجیرەیەک ئۆپەراسیۆنی سەرکەوتویان ئەنجامداوە و لەو چالاکیانەدا بنکەکانی داگیرکەران و چەتەکانیان لە ناوچە داگیرکراوەکانی باکووری سووریا کردووەتە ئاماج. جێ ئاماژەی ڕۆژی 24 ئەمانگا هێزەکانی قەسەدە لە ئەنجومەنی سەربازی منبەج چالاکی تایبەت و هەمەلایەنیان ئەنجام داوە و لا چالاکیەکەدا بنکەی گروپە چەتەکانی سوپای تورک لا گوندی ئەجامی کە دەکەوێتە ڕۆژاوای شاری منبەج لەلایەن شەڕڤانانی قەسەدا کراوەتە ئامانج و لە ئەنجامی چالاکیەکەدا حەڤە ئەندامی گروپە چەتەکانی سوپای داگیرکەری تورک کوژران و 6 کەسیان با سەختی بریندار بوون. هەروەها لە هەمان کاتدا 2 ئۆتۆمۆبیل و 3 بنکەی سەربازی تێکشکێنراون و شەڕڤانان دەستیان بەسەر نۆچەکدا گرتووە کە تۆپ هاوێژێکی تێدا بوو و لەگەڵ ژمارەیەک بەڵگەنامە و تەلەفۆنی چەتەکان. لە ڕۆژهەڵاتی کوردستان سزای لاسێدارەدانی مستەفا سووری و جەهانگیر ڕەحیمی دوو بەندکراوی خەڵکی کەنگاوەر و سەقز کا پێشتر بە تۆمەتی مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقاز سزای لاسێدارەدانیان بۆ دەرچوو بوو لە زیندانەکانی دیزڵاوایی کرماشان و سەقز جێبەجێ کراوە. بە پێی ئامارە کۆکراوەکانی تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان لە مانگی ڕابردوودا لایەنی کەم 11 بەندکراوی کورد کا پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان کوشتنی بە ئەنقاز و دەستڕێژیکردن بە زۆر سزای لاسێدارەدانیان بەسەردا سەپا بوو لە زیندانەکانی نەقەدا، ناوەندی کەرەج و ناوەندی ورمێ و قزل حساری کەرەج و بیرجان لاسێدارە دراون. سروا پور محەممەدی مامۆستای زمانی کوردی لایەن دادگای پێداچوونەوەی شاری سنە سزای 5 ساڵ زیندانیکردنی بەسەردا سەپێنرا. سروا پور محەممەدی پێشتر سزای 10 ساڵ زیندانیکردنی بەسەردا سەپێنرا بوو، بەڵام سزاکەی بۆ 5 ساڵ کەم کرایەوە و سزاکەی لە ڕۆژانی داهاتوودا جێبەجێ دەکرێت. جێی ئاماژەی ئەم هاوڵاتیە لەلایەن لقیەکی دادگای شۆڕشی سنە بە تۆمەتی پێکهێنانی گروپ با مەبەستی تێکدانی ئاسایش سزا دراوە. هەروەها لە مانگی کانونی 2022 سروا پور محەممەدی مامۆستای زمانی کوردی و یەکێک لە ئەندامانی چالاکی ڕێکخراوی نۆژین دوای سەردانی بۆ دادگای سنە با مەبەستی بە دواداچوونی دۆسی ئەندامانی دەست بەسەرکراوانی ئەم ئەنجومەنە لەلایەن هێزەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کرا و دواتر بە دانانی بارمتە با شێوەی کاتی ئازاد کرا. هەروەها ساڵی ڕابردوو لەلایەن لقیەکی دادگای شۆڕشی سنە بە سەرۆکایەتی دادوەرکەرەمی بە تۆمەتی پێکهێنانی گروپ با مەبەستی تێکدانی ئاسایش سزای 10 ساڵ زیندانیکردنی بەسەردا سەپێنرا بوو. بەڕێزان گرنگترین سەردێری ڕۆژنامەکان ڕۆژنامە عەرەبیەکان بریتین لە سەباح نووسیوێتی مقاومە ئیسرائیلی ناچار بە ئاگربەس کرد. هەروە شەرق ئەوسەت وتوێتی تاران ئامادەیە لەگەڵ واشنگتۆن دانوستاندن ئەنجام بدا. ڕۆژنامەی مەدا نووسیوێتی دوای ئاگربەستی لوبنان میلیشیاکانی عێراق هێرشەکانیان ئایا ڕادەگرن. ڕۆژنامەی عەرەب نووسیوێتی لە هەرێمی کوردستان قوربانیەکانی مادەی هۆشبەر لە داعش زیاترن. ڕۆژنامە ئێرانیەکانیش بەم شێوەیان نووسیانت کار و کارگەر نووسیەتی کوتەبێژی حکوومەت 85% خەڵکی ئێران فیلترشکان بەکار دەهێنن. ببورن ینی کوتەبێژی حکوومەت وتوێتی کە 85% خەڵکی ئێران فیلترشکان بەکار دەهێنن. هەروە ڕۆژنامەی مردم سالاری نووسیەتی ئێران وڵامێکی چاوەڕوان نەکراوی دەستڕێژەکانی ئیسرائیل دەداتەوە. ڕۆژنامە ئینگلیزیەکانیش سەردێڕەکانیان دەیلی تەلگراف نووسیەتی ئیسرائیل قایل بوو ئاگربەس لەگەڵ حیزبوڵڵادا ڕابگەیەندرێت. هەروەها ئۆژەلیم پۆستیش نووسیەتی لا مردن نەدەترسام ترسی ئەوەم هەبوو زەوتم بکەن. خۆشەویستان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خۆشیدا.